بەڵێ لە ڕاستیدا من پێم وایە ئێستا کوردستان نەک بە تەنها باشووری کوردستان بە هەموو پارچەکانیەوە بە دۆخێکی زۆر هەستیار و چارەنووس ئامێزە تێدەپەڕێ. ئەوەش دەرهاویشی ئەو گۆڕانکاریانەیە کە لە هاوچێشە هەرێمی و نێودەوڵەتیەکاندا ڕوودەداتن. ئەگەر تۆ تەماشا بکەی ئەو گۆڕانکاریانە لە 2015ەوە بەردەوامە، لە 2015ەوە ڕۆژ بە ڕۆژ دەستکەوتەکانی کورد بچووک دەکرێتەوە تاوەکو ئێستا. ئەوەش وەکو باسم کرد پەیوەندی بە گۆڕانی هاوسەنگی هێزیە لەسەر ئاسی جیهانی. ئەو هاوسەنگیە ڕنگدانەوەی لەسەر ببوورە لەسەر ناوەخۆی کێشەی کوردیش هەبووە. دیارە ئەو ململانیانە لە کوردستان هەر هەبووە لە دوای ڕاپەڕینەوە بەر لە ڕاپەڕینیش هەبوو، بەڵام لە دوای ڕاپەڕین ململانیەکان گەشت گواسترایەوە بۆ شارەکان. ئەو ململانەیە کە هەیە شتێکی نوێ نییە، بەڵام لەپاڵ ئەو هەموو قەیرانەی شتێکی تر لە کوردستان دەگوزارێ. ئەویش من پێم وایە شەڕێکی جیهانی میدیایی لە کوردستان دەگوزارێ ئێستا بۆ ئەوەی کار لەسەر تێکشکاندنی ئیرادەی کورد دەکرێت، کار لەسەر ئەوە دەکرێت کە دۆخەکە بە شێوەیەکی زۆر ئاڕۆستر نیشان بدرێت لەوەی کە هەیە. شەڕەکە جگە لەلایەنی میدیای لەسەر چەند ئاستێکی تر لە کوردستان دەگوزارێ کە من پێم وایە ئەو شەڕە لە زۆربەیان لە شەڕە سەربازیەکە گرنگترن، بەڵام میدیاکان و کۆمەڵگە زیاتر جەخت لەسەر شەڕە چەکداریەکان دەکاتەوە، وەکو شەڕی دیمۆگرافیکە باسم کردو، وەکو شەڕی ڕۆشنبیری، شەڕی سیاسی، شەڕی هەواڵگری، ینی کۆمەڵێک شەڕ لە کوردستان دەگوزارێت کە وای کردووە تاچی کورد بکەوێتە بەر شەپۆڵی کۆمەڵێک شەپۆڵی جیاجیا. لەبەرەوە تۆ ئەگەر تەماشا بکەی ئێستا دەرئەنجامی هەرەوانە ئەوانە هەمووی تاچی کورد گەیشتوتە قۆناغێکی ماندوو بوون. ئەوەی کوردستان دەکاتە گۆڕەپانێکی شەڕی ململانەی من پێم وایە جیۆپۆلیتیکی کوردستانە. یعنی تۆ تەماشاکە لە باشووری کوردستان و با ڕۆژئاوای کوردستان ڕێک ئەگەر لە نەخشە سیاسی گەورەکەەوە تەماشا بکەی بۆتە بنکەیەکی ململانەی نێودەوڵەتی و جیهانی. لە دوای 2015ەوە تۆ تەماشاکە لە دوای 2014 کە داعش دێتنە دوای 2015 رووسیا بە شێوەیەکی ڕاستەوخۆ خۆی لەو ناوچەوە هەڵدەقورتێنی. هەر لە 2015 ئەگەر تەماشا بکەی لە ڕۆژئاوای کوردستان گرێبەستێک مۆر دەکرێت، ئیمزا دەکرێت بە ناوی گرێبەستی فیدرالی باکووری سووریا، واتە دەستورێک بۆ کوردستان دادەنرێ بۆ ڕۆژئاوای باکووری سووریا کە بۆ شاردنەوەی دۆخەکە. من پێم وایە ئەو ناوە هەڵبژێردرا لەو دەستورەدا کۆمەڵێک هەرێم دروست دەکرێت. ئەو هەرێمانە ڕاستە تاگرایانەیە وەکو هەرێمی عەفرین، هەرێمی جزیرە، هەرێمی فورات کە دەکا منتیقی کۆبانی ئەوانە لەگەڵ دروستبوونی وەی و ڕۆیشتنی کورد نزیک بوونەوەی لە گەشەسەردنەکانی لە مەسەلەی عەفرین تەماشا دەکەی و گەیشتن بە دەریا تەماشا دەکەی شەڕەکان لەو ناوچەیە سەرتر دەبێتەوە. کۆمەڵێک بەرژەوەندی لە نێوان دەوڵەتە ئەقلیمیەکان و هەندێک هێزی تر وەکو رووسیا دێتە ئاراوە کە ئەوانە لە 2000 کاریگەریان لەسەر کۆی هاوشێشەکە دەبێت. بۆیە من پێم وایە ئێستا ئەوەی لە کوردستان دەگوزارێ بەداخەوە ڕەنگ بێت بڵێم کۆتایی قۆناغێکە کە ئەو قۆناغە بە کۆتای هاتنەکەی ڕەنگ بێت لە بەرژەوەندی کورد نەبێت و سەرەتای قۆناغێکی ترە کە ئەو قۆناغە خەڵکی کوردستان دەبێت زیاتر هەست بە بەرپرسیارەتی خۆی بکە و زیاتر ڕوبەڕووی ئەو هەموو شەپۆڵە بێتەوە. من پێم وایە ڕەنگ بێتن لەو دەرئەنجامی ئەو تۆ تەماشاکە دەوڵەتە هەرێمیەکان لە 2015 تاوەکو ئێستا سەرکەوتنی گەورەیان بەدەستهێناوە کە ئێمە نامانەوێت دانی پێدا بنین. لە باشووری کوردستان لە هەرێمی کوردستان با بڵێن کورد بەشێکی زۆر لە خاچی لەدەستداوە. یعنی ئەگەر تۆ تەماشای بەر لە هاتنی داعش و یاخود با بڵێن بەر لە 2017ەوە بکەی تەمە کوردستان بەشێکی زۆر زەوی سەرەتا سوودی لە هاتنی داعش وەرگرت و بەشێکی زۆر لە جوگرافیای کوردستان کەتەوەژێ دەسەڵاتی کوردی. بەڵام وردە کورد خەریکەوە لەسەر ساحەی لەسەر گۆڕەپانی شەڕەکە دەستکەوتەکانە دەست دەدا. لە 2016 لە منتیقەی قەرغانی فوراتەوە دەست پێ دەکا، دواتر دێتە 16 ئۆکتۆبەر، پاشان ناوچەی عەفرین. لەبەرەوە ڕۆژ بە ڕۆژ مەسەلەی کورد بچووک دەبێتەوە. لە باشووری کوردستان ئەگەر تەماشا بکەی لە 2010 حکوومەتی عێراق لە هەولێرەوە دروست بوو بەژێرە ڕێککەوتنامەی هەولێر کە من پێم وایە یەکێک بوو لە هەڵە سیاسی زەقەکانی سەرکردایەتی کورد کە لە زیاترەوەی ناوماڵی خۆی ڕێک بخاتەوە کاری لەسەر ڕێکخستنەوەی ناوماڵی عێراقیەکان کرد. بەڵام لە 2014 پەرلەمانتارەکانی کورد بە پرۆپۆرسیۆن ناو پەرلەمانەوە بۆ ئەوەی دەنگ بە حکوومەتەکە بدەن، تەنانەت بواری ئەویان نەبوو کە
ناڕازایەتی خۆیان وەکو هێزێک دەربڕن. لە 2020 دەبینی حکوومەتی عێراق کە دروست دەکرێت دەستکەوتەکانی کورد لەو حکوومەتە تاوەکو ئێستا وابزانم یەک وەزیریان بەکردەیی دانراوە، ئەویش 3 وەزارەتی بەرکەوتووە، نە وەزیری داد دەنجی لەسەردراوە، نە وەزیری دەرەوە، کەواتە کورد ئێستا لە باشووریش بەو پڕی لاوازی بەشداری حکوومەت دەکاتن. لەبەرەوە لە 2011 طبعا کێشەك لە ناوچەکە ڕوودا کە پێ دەڵێن کێشەی بەهاری عەرەبی. بەهاری عەرەبی بووە هۆی گۆڕینی زۆر سیستەمی سیاسی لە باکووری ئەفریقا دەست پێ دەکات، لە سووریا دەچەقێ، لەبەرەوەی لەوێن دەڕا سەرۆکی ڕووسیا پۆتین ڕاستەوخۆ ڕادەگەین دەڵێ ئێمە ناهێنین ڕێگە نادەین سووریا وەکو لیبیای لەبێ. لەوێ ڕامعادلە هەرێمیەکان بەرەو بەرزبوونەوە بەرەو بەهێزبوونەوە دەڕۆن. عێراقیش وەک بەشێک لە مەنزومەیەکی هەرێمی لە دوای 2005ەوە خۆی بە بەهێز کار لەسەر بەهێزبوونەوەی خۆی دەکات تاوەکو دەگاتە 2010 خۆی دەگرێتەوە تا ئەوەی پەیوەندی مادەی 130 شەوە وردە داواکانی کوردیش بچووک دەبنەوە. لەبەرەوە لە دوای 2010 حکوومەتی عێراق بەرەو بەهێزبوونەوەیەکی گەورەتر دەڕوات، چەندی ئەو بەهێز دەبێتن هێندە زیاتر هەرێمی کوردستان بچووکتر دەبێتەوە تا دەگاتە ئێستا. لە ئێستا ڕادەبین ئێستا هەرێمی کوردستان کار لەسەر بەغدا ئێستا بەجددی کار لەسەرەوە دەکات کە شتێک نامێنێ بە ناوی هەرێمی کوردستان. ئێستا تەنانەت خودی گۆڕەپانی کوردی دابەش بووە بەسەر دوو بۆچوونی سیاسی، هەندێکیان باسی لامەرکەزی دەکەن و هەندێکیان باسی نازانم چی دەکەن، بەڵام ئەوانە خۆی لە خۆیدا هەر هەمووی من پێم وایە هەوڵێکە بۆ ئەوەی کە هەرێمی کوردستان لە ڕووی یاساییشەوە هەڵبۆشێندرێتەوە. حکوومەتی عێراق بۆ نمونە ئێستا لە شێشەی موچە باس لەوە دەکات دەڵێ ئێمە دەمانەوێت ڕاستەوخۆ موچە بدەینە فەرمانبەرانی هەرێمی کوردستان. ئەوە ڕنگ بێ لە ڕووی داراییەوە بۆ خەڵکی کورد و تاچی کورد باش بێت کە موچەکە وەرگری، بەڵام لە ڕووی سیاسیەوە مانای هەڵوەشانەوەی هەرێمی فیدرالی ئەو هەرێمەیە کە لەو ناوچەیە دروست بووە. ئەوان دەزانن گەمە لەسەر ئەو کارتانە دەکەن کە لە بەرژەوەندی خەڵکی کوردستانە. بەداخەوە ئەو دۆخەی کە دەسەڵاتی سیاسی لە کوردستان تێی دەژی ئەو ئەزمونە ناخۆشی کە لە ماوەی 29 ساڵی ڕابردوودا نیشانیاندا وا دەکەن کە دەبینی لە مابینی خەڵک و لە مابینی دەسەڵات لە کوردستان هیچ متمانەیەکی سیاسی نەماوە. بە بێگومانەوە گەمەیەکی سیاسی هەرێمی لە 2008ەوە 2007 لە مابینی هەر سار دەوڵەتی کە کوردستانیان بەسەر دابەش کراوە سووریا بەو لاوازی خۆی ڕژێمەکەی بەشار ئەسەد بەشدارە تێدا لێژنەیەکیان داناوە پێ دەڵێن لێژنەی تەنسیق، لێژنەی هەماهەنگی کە دەوڵەتە لە پشت دەوڵەت، دەتوانین بڵێ دەوڵەتی سێبەرکار لەسەر ئەوە دەکات کە ئەو مەنزومە هەرێمیەی بەر لە ڕووخانی بلۆچی ڕۆژهەڵات هەبوو بیگەڕێنێتەوە. ئێستا بە شێوەیەکی سەرەکی تەنانەت هاوسەنگی هێزیش تۆ تەماشاکە کورد کاتێک ڕاپەڕین ڕوویدا دەرئەنجامی ئەوە بوو کە بلۆچی سیستەمی دوو بلۆچی ڕووخا، بلۆچی ڕۆژهەڵات ڕووخا فەزایەکی جیۆپۆلیتیکی بۆ کوردستان دروست بوو، ئەو هەرێمی کوردستان هاتارە، بەڵام ئێستا خەریکە ئەو فەزای جیۆپۆلیتیکیە لە مابین لە دوای ڕووخانی بەرۆکی ڕۆژهەڵات دروست بوو، ئێستا خەریکە ئەو فەزای جیۆپۆلیتیکیە نامینێ سیستەمی تاکجەمسەریش کە ئەو کاتی ڕاگەیاندرا ئێستا خەریکە بەفعلی هەڵوەشاوەتەوە. تەنانەت لە نیسانی 2017 زۆر لەوانەی کە لەو بوارە کار دەکەن بەڕاشکاوە مانجی نیسان و مەسەلەی لێدانی کیمیاوی لە سووریا بە سەرەتایەک بۆ قۆناغێکی نوێ لە شەڕی سار دەست پێ دەکەن. یعنی خەریکە کوردستان دەبێتەوە ناوچەیەکی تامپۆنی لە مابینی زلهێزەکان وەک ئەوەی لە قۆناغی شەڕی ساردا هەبوو لە 47 تاوەکو دەگاتە 90. بۆی ئەو گۆڕانە بەسەر دۆخی جیۆپۆلیتیکی کوردستان کە کورد لە ماوەی 29 ساڵی ڕابردووە نەیتوانی سوود بە گۆڕانکارێک پۆزیتیڤەکان وەرگێ، خەریکە مەسەلەی کورد دەخنچێنێتەوە. ئەو پرۆژانەی کە لە جیهاندا هەن من پێم وایە ببوورە ئەو پرۆژانەی کە ئێستا لەسەر ئاستی جیهان پێشکەش کراون ئەو پرۆژانە بەشێکی زۆر کەمیان بۆ کورد پێەیە کە لە مافی ڕۆشنبیری و مافی کۆمەڵێک ئازادی کە ڕنگ بێ ئەویش بۆ قۆناغی بێ دوای ئەوە ئەویش بە کۆتا بێتن زیاتریان پێ نییە. لەبەرەوەی یەکەم خاڵی هەرە سەرەکی من پێم وایە ئەوەیە کە ئەوەی پێمان دەگوت سەرکردایەتی لە ئاستی گۆڕانکاریەکاندا نەبوون. سەرکردایەتێک بوو کە پاشخانە مێژوویەکەی وابەستەی کردو بە دەوڵەتە هەرێمیەکانەوە. یعنی لە کاتی شەڕکردن لەگەڵ ڕژێمی عێراق هەردوو دەوڵەتی تورکیا و ئێران کاریگەریەکی زۆریان هەبوو لەسەر کڕین و لێسەندنەوەی ئیرادەی ئەو کەسانەی کە بەناوی بزوتنەوەی ڕزگاری خوازی کاریان دەکرد. لەبەر ئەوە بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد لەو ماوەیە لە ماوەی هەشتاکانیش تەنانەت وەکو کارتێک بەکاردەهێنرا. یعنی شتێک نەبوو، من پێم وایە شتێک نەبوو، زۆر زار وتمەوە و خەڵکیش ڕنگ بێ ڕەخنەی لە بۆچوونەکانی منیش گرتی، شتێک نەبوو بەناوی بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد. ئێمە سەرکردایەتێکمان بۆ قەیرانەکان ئامادە نەکرد بوو، سەرکردایەتێک نەبوو. لە ڕاستیدا کۆمەڵێک بازرگانی سیاسی بوون
بازرگانیان بە مەسەلەی کوردەوە دەکرد دە پڕ گۆڕانکاریەکە دەرفەتێک هاتە پێشەوە ئەو دەرفەتە خەریک بوو بیان کاتە سەرکردە بەڵام خۆیان نەیانتوانی لە خاوەغی بازرگانی سیاسیەوە دەربچن بۆیە بە هەمان عەقلێتی قۆناغی شەڕی ساردەوە دەستیان بە کار کرد کە قۆناغی شەڕی سارد زەمەنی بەسەر چوو بوو تۆ تەماشاکە لە کاتێکە ئەگەر تەماشای زۆر جارە شتخاڵم باس کرد ئەگەر تەماشای یەکەم هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بکەی دروشمەکانیشی ئی شەڕی ساردە یعنی حزب هەبووە دروشمی ئۆتۆنۆمی بۆ کوردستان و دیموکراسی بۆ عێراقی بەرز کردوێتەوە لە کاتێکە ئەوەی قۆناغی شەڕی سارد بوو ئەو دروشمەی قۆناغی شەڕی سارد بوو لە کات ئێستا عێراق خۆی هەڵوەشابەوە بۆیە بەوە سونی نەخێر من پێم وایە مێژووی کورد سەر دەنوێ پێویستی بە خوێندنەوە هەیە پێویستی بە دراسەکردن و لێکۆڵینەوەیەکی زۆر ورد هەیە ئەگەر ئێمە بنا لەسەر ئەو مێژووە کە بە زۆر لێزانانە ساختە دەکرێت تاچی کورد پەروەردە بکەین من پێم وایە ئێمە بە هەزاران ساڵی تر بۆ بەس بە سەدان ساڵی تر ئێمە ئەو تاکە پەروەردە دەکەین کە نەتوانێت لە دۆخەکان تێبگە تاچێک پەروەردە دەکەین کە بیناکرابێت لەسەر عەقلێتێکی مێژووی سیزیفی واتە هەمیشە کار بکات لەسەر ئەوەی بگاتە لووتکە لە لووتکە غڵۆر بێتەوە بەرەو خوارەوە بڕوە ئێمە هەمیشە لە گەرمەی سەرکەوتنەکاندا تاچی کورد هێندەی بیر لە شکستەکان دەکاتەوە هێندەی بیر لە ڕەشبینی دەکاتەوە بیر لە بەردەوامبوونی سەرکەوتنەکە و سەرکەوتن بەسەر لووتکەکە ناکاتەوە ئەمە من پێم وایەوە ئەو نەخۆشیە سیزیفەیە کە مێژووی کورد تووشی بووە کە لە ئەنجامدا تاچیشی کوردیش تووشی بووە دەبێت کورد لەو چەمکانە و لەو شێوازە بیرکردنەوەی ڕزگار بکرێ ئەمریکا و تەنانەت ئەوروپاش تاوەکو ئێستا بۆ لێکترازانی ماڵی کورد کوردی باش و کوردی خراپ بەکاردێنن ئەو کوردانەی کە لەگەڵ ئەوانەی کە گوێڕایاڵی ئەوانە ناوێنێنان و کوردی باش ئەو کوردانەی کە دەیانەوێت پرۆژەیەکیان پێ بۆ ئەوەی کە سربەخۆ بن و یاخود بڵێن دژ بە تورکیا کار دەکەن ناوێنێ ناوە کوردی خراپ لە ڕاستیدا من پێم وایە ئەو چەمکانە هەمووی بۆ پاساوهێنانەوەیە بۆ دابشکردنێکی جیۆپۆلیتیکی ناوچەکە شەڕەکان وەکو باسم کرد شەڕی ئایدۆلۆزی نین شەڕی هاوسەنگی هێزە شەڕی دەڕشتنەوەی سیستەمێکی نوێی جیهانە ئەو شەڕە لە 2000دا چارەنووسی کوردستان دیاری دەکات هەندێک چەمەکەیە کە جانەوت بەکاردێنا من 20 ساڵ زیاترە کار لەسەر دەکەم بۆی ئەو چەمکانە نەمێنێتن یەکەم نقطە ئێمە عەقلێتێکمان نیە بە ناوی عەقلێتی سیاسی ئێمە حیزبێکمان نیە بە ناوی حیزبی سیاسی و لەسەر ئاستی هەرێمی و نێودەوڵەتیش مامەڵە لەگەڵ ئێمە ناکەن وەک لەگەڵ حیزبەکانی ئێمە ناکەن وەکو حیزبی سیاسی لەبەرەوەی لە کوردستانی باشوور حیزبی سیاسی بوونی ئەوەی هەیە کە بنەماڵی سیاسین ئەو بنەماڵە سیاسیانە لەسەر بنەمایەکی بچووک لەسەر بنەمای بەرژەوەندی حیزبەکەی خۆیان و بنەماڵەکەی خۆیان سیاست دەکەن وەک ئەوەی چۆن لە سەردەمی ئەنفالەکان ئەگەر تەماشا بکەی ئەو عەشیرەتەی توانی سیاست بکاتن توانی لە بەغدا نزیک بیتەوە کە ئێمە ناومان لێ دەناجاش توانی ناوچەکەی خۆی بپارێزێ ئێستا ئامانجی ئەو هێزە گەورانە ئەو هێزانێک کە لە کوردستان سیاست دەکەن و ئێمە دەسەڵاتی کوردیان ناودەنێن من پێم وایە ئامانجی وان پاراستنی هەرێمی کوردستان نییە هێندەی پاراستنی خۆیان و بنەماڵەکانی خۆیتیان لەبەر ئەوە هەموو کوردستان وێران دەبێتن هەموو کوردستان وا خەڵکی کوردستان هەمووی وەکو باسم کە لە چ قەیرانێک دەژی دۆخی کوردستان بە چ قەیرانێکدا تێدەپەڕی کەچی ئەوان گرێبەستەکان و ڕێکەوتن نامەکانیان لەگەڵ داگیرکەرانی کوردستان هەموو شتێکی کوردستانیان حەڵال کردو بۆ داگیرکەرانی کوردستان تەنها لە پێناو پاراستن و مانەوەی خۆیان هاتنی تورکیا بۆ هەرێمی کوردستان بۆ ئەوەی نییە کە لە پارتی کرێکارانی کوردستان بدا دیار هاتنی تورکیا بۆ هەرێمی کوردستان بۆ ئەوەیە کە استراتیژیتێکی خۆی بەرژەوەندێکی هەرێمی خۆی بێنێتە دی ئەویش لەلایەک لە لێدانی مەسەلەی کوردە لەلایەک چاوتێبڕینێکی جوگرافیە بەڵام هیچ هەڵوێستێک بەرامبەر تورکیانێ و بەڵکو بەرگری لێ دەکرێت بەناوی ئەوەی کە کوردەکانی باکوور بۆ هاتوونە ئێرە یاخود کوردەکانی ڕۆژئاوا بۆ دەست باش ئێمە بۆ دەست لە ڕۆژئاوا وەردەین ئێمە بۆ دەست لە ڕۆژهەڵاتمان وەردە بۆ کوردەکانی ئێرە نیوەی ئێستا شەهیدەکانی ڕۆژهەڵاتی کوردستان حیساب بکەی نیوەی شەهیدەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بەدەست حیزبەکانی ئێرەیە باشە ڕۆژئاوا ستاتویەکی دروست کردووە هەرێمی کوردستان ئەگەر هەرێمێک باید دەبوایە بە هەموو شێوەیەک یارمەتی بدات چەند یارمەتیان داوە چەند کاریگەریان هەبوو لە دروستکردنی هێزی تر بۆ ئەوەی دۆخی ڕۆژئاوای کوردستان وەکو ئێرە لێ بکرێت ئێستا ئەمریکیەکان هاتن لەسەر هەمان توراسی بەریتانیەکان سیاسەتیان لەو ناوچەیە کرد لەبەرەوە تۆ تەماشاکە ئەو شەڕی کە جەنابەت باس کرد شەڕی 1990 کە پێی دەڵێن سەندویچ و با بڵێن تورکیا هەرێمی کوردستان لەگەڵ تورکیا پەرلەمانی پارتی کرێکارانی کوردستانیاندا من دیراسی ئەو شەڕام کردو ئەگەر تۆ تەماشای دابەشبوونی هێزەکان بکەی هێزەکانی کوردی لەسەر بنەمای یەکەی سەربازی دابەش نەکراون
بەڵکو لەسەر مای فلانکە عشیرەت و فلانکە خێر لەو جەبهەیەبی و فلانکە خێر لەو جەبهەیەبی تورکیاش لەسەر بنەمای یعنی سەرۆکی تورکیا چەند جار باسی ئەوەی کردێکە ئەو لەسەر بنەمای خێڵێک ماوەڵە لەگەڵ بنەماڵی بارزانانی دەکات نەک لەسەر بنەماڵی هێزێکی سیاسی تورکیا هەتا وەکو ئێستا بە شێوەیەکی فەرمی دانی بە حالەتی دیفاکتۆی هەرێمی کوردستان نەناوە ڕاستە مامەڵی لەگەر کردو بەڵام مامەڵەکردنەکە زیاتر بۆ ئەوەی بووە کە داگیری بکە یعنی ئەوەی لە میدیاکان دەگوترێت من زۆر جار باسی ئەوە دەکەم کە ئەو چەمکانەی کە لە میدیاکان ئەو چەمکانەی کە لە ڕۆشنبیری کوردی بەکاردێ ئەوانە هەمویان پێویستیان بە هەتا لە بواری مەزاری لە بواری سیاسەتی کوردی بەکاردێ پەیوەندیەکانی نێوان تورکیا و هەرێمی کوردستان پەیوەندیەکانی نێوان ئێران و هەرێمی کوردستان لە بڕاتدا ئەوانە پەیوەندی نین هیچ پەیوەندیەک لە مابینی هەرێمی شتێک نییە بە ناوی هەرێمی کوردستان و لەگەڵ تورکیا پەیوەندیەک هەیە لە مابینی زۆنی زەر لە مابینی بنەماڵەیەکی سیاسی لەگەڵ تورکیا لەسەر ئەو بنەمایە تورکیا ئەو بنەماڵە سیاسی بەکارهێنایە بۆ ئەوەی هەرێمی کوردستان بۆ خۆی حەڵال بکە وردە وردە بێتە ژۆرەوە تورکیادان بە هەرێمی کوردستان نانێ ئێستا تۆ با بڵێن مەکتەبی پارتی هەیە لە تورکیا بەڵام مەکتەبی هەرێمی کوردستان لە پارتی نییە شتێک هەیە لە هەرێمی لە تورکیا بە ناوی نوێنەرایەتی هەرێمی کوردستان ئەو شتە نییە ئەوان تاوەکو ئێستا ڕەفزی وشەی کوردستان دەکەنەوە چەند کۆمپانیامان لە تورکیایە چەند کۆمپانیا ئێمە کە باسی پەیوەندی ئابووری دەکەین زیاتر لە 1300 کۆمپانیای تورکی لە هەرێمی کوردستانە چەند کۆمپانیای کوردی لە ناو تورکیا کار دەکات بە ناوی کورد بە ناوی هەرێمی کوردستان چەند کۆمپانیا بەرامبەری کەواتە ئێمە قوڕخکاری ئابووری بە کۆلۆنیاکردنی ئابووری ئێستا بە کۆلۆنیا کوردێکی سەربازیش هەیە تۆ تەماشاکە لەسەر سنوورەکانی باڵێ قەرغانی فورات و لە لای من بجەوە بگرێت تاوەکو دەگاتە وردە وردە وا تورکیا دێتن وا تورکیا ئەو دیوارە بەشەریە دروست دەکات ئەو دیوارە مرۆیە دروست دەکات کە خۆی دەوێت بە ناوی ناوچەی ئامن دانەوێت کوردستان لەسەر بنەمایەکی دیمۆگرافی و لەسەر بنەمای گۆڕنی دیمۆگرافیا دابش بکەنەوە دەیانەوێت تۆ تەماشاکە لە ناوچەی قەرغانی فورات کە 776 کیلۆمەتر چوارگۆشەیە پرۆسەی تەتریک دەستی پێکردیە لە مەسەلەی عەفرین لە عەفرین پرۆسەی بە تورککردن دەستی پێکردووە ئێستا لێرە تۆ تەماشاکە لەو ناوچانەی کە ئێستا هەژمونی سەربازی تورکی تێدایە پرۆسەی گۆڕینی کەلتوری کوردی دەستی پێکردووە چۆن دەبێت کوردێک پێشوازی لە سوپای تورکیا بکات سوپایەکی داگیرکرد بکە و ئافرەتەکانی لەگەڵی دانیشتن و شایان لەگەڵ بکە و خواردنی بۆ دانێ ئەوە گۆڕینی کەلتورە ئەوە داگیرکاری کەلتوریە جگە لە داگیرکاری سەربازیەکە تورکیا دەرگای دەستی کراوەتەوە بۆ ئەوەی ئامادەبێت لە ڕوسیا دوورکەوێتەوە ئێستا تورکیا لەسەر پەتی ڕوسیا و ئەمریکا گەمەی دەکات و هەردووراش باش دەزانن مەسەلەی هینانی S-400 و ئەو مامەڵانەی کە لەو دوایە لەگەڵ ڕوسیا کردی وا دەکات کە ئەمریکا و ناتۆ ناتوان دەستبەرداری تورکیا بن بۆیە کۆمەڵێک بەرژەوەندی مسۆکە دەکەن لەسەر چی لەسەر حسابی خاچی کوردستان یعنی معقولە ببوورە زۆر جار باز دەکەن یعنی تۆ دەسێتە عەقڵت کە ئەو ناوچەی لە ڕووی ئاسمانەوە لەژێر هەژمونی ئەمریکادایە فڕۆکەیەکی تورکیا بێتن داخلی هەژمونی ئەمریکا بێ و کەسێک بگرێت کەسێک لە چیایەک تیرۆر بکاتن ئەمریکا ئاگاری نەبی بە پێچاوانە من پێم وایە ئەمریکا خۆی ڕەسەدیان دەداتێ ئەمریکا خۆی وەکو ئەوەی لە 1992 کە تازە بۆم باس کردی فڕۆکەکانی ئەمریکا و بریتانیەکان کشانەوە ڕێگایان بۆ هەندێک فڕۆکی تورکیا خۆش کرد بە هەمان شێوەیە عینی معادلە لە مەئامەرە نیە ئەوە استراتیژێتێکە کە گەورەکردنی تورکیایە بۆ ئەوەی تورکیا ببێتەوە پاسەوانێکی ناتۆ لە ناوچەکە کە ئێستا خەریکە یاخی دەبێت تورکیا ئێستا خۆی وەکو پاسەوانێکی یاخی لە ناوچەکە نیشان دەدا تورکیا لە نەخشەی سیاسی پۆست مۆدێرنیتە نەخشەی سیاسی شۆڕشی گەیاندن کە دوای ڕوخانی بلۆچی ڕۆژهەڵات هاتە ئارە یاخی بوو لە بەرەوەی پێی وابوو ئەو نەخشەیە دەبێتە هۆی هەڵوەشانی دەوڵەتەکان دژی ئەو نەخشەیە شەڕی کرد ئێستا کە رووسیا زندی بۆتەوە رووسیا وەکو هێزێکی نێودەوڵەتی هاتۆ سەر گۆڕەپانەکە تورکیا کار دەکات کە سوود لەو دروست بەرزبوونەوەی رووسیا وەرگری بۆ ئەوەی لێ نزیک بووە کاتێک لێ نزیک دەبێتەوە تورکیا لە ڕووی جیۆپۆلیتیکیەوە ئەهمیەتێکی زۆر گرنگی بۆ ئەوروپا و بۆ ناتۆ هەیە یعنی ئێمە زۆر جار باز دەکەن وەڵای تورکیا کوردی بە ئەمریکا و ئەوانە پەیوەندیان لەگەڵ کوردی هەیە هەڵبوو نەخێر پەیوەندی کورد وەکو کارتێک بەکاردەهێنرێ تورکیا جیۆپۆلیتیکە ئێستا تورکیا دیوارێکە ئەوروپا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دەبڕێ ئەو دیوارە بڕۆخی ئەوروپا هەمووی دەکەوتە بەر قەیرانەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەبەر ئەوە دەیانەوێت سیستەمی تورکیا سیستەمی سیاسی لە تورکیا بە شێوەیەک بپارێزن ئەو سیستەمە دەبێت هەر بمێنێ ئەو سیستەمە دەبێت هەر ببینێ ئەو ئەگەر لە ژێر پارتی لەژێر سەرکردایەتی حزبێکی ئیسلامی بێ یا حزبێکی علمانی بێ هەر حزبێکی ترکە بێ بە بۆچین ئەوەی گرنگە ئەو جوگرافیای ئێستا لە بەرژەوەندی وانە بیپارێزن بۆیە تەماشا دەکەی تەنازولاتی بۆ دەکەن وەرەکە کە تۆ لە کورد بدە لاواسترین خاڵ لە گۆڕەپانەکە چیە کووردە سەرەتا ئێمە بیرکردنەوەی کوردیمان دروست نەکردووە ئێمە شتێکمان نیە بە ناوی بیرکردنەوەی کوردی ئێمە بیرکردنەوەی بنەماڵی سیاسیمان هەیە بیرکردنەوەی کەسیمان هەیە بەڵام بیرکردنەوەیەکی نەتەوەییمان نییە
ئەوەشە بۆتە سبەبی ئەوەی کە ئێمە استراتیژیەکی نەتەوەیمان نەبێ و نەتوانین لە قوڵایی جیۆپۆلیتیکی خۆمان تێبگەین. بە بێگومان من چاوەڕوانی ئەوە دەکەم کە نەک عەفرین یعنی وەکو باسم کرد کۆی مەسەلەی کورد ئێستا لە بەردەم مەترسێکی زۆر گەورەدایە لەبەرەوە خەڵکی کوردستان بەڕاستی وەکو باسم کە شەڕێکی میدیایی لە کوردستان زۆر دەگوزەری هەموو کارتەکان تێکەڵ کراوە بۆ نمونە پاراستنی هەرێمی کوردستان پەیوەست کراوە بۆ حیزبانەی کە لە ماوەی وەکو باسم کە لە ماوەی ساڵانی ڕابردوودا ئەوەیان سەرماند کە خۆیان لە هەموو کەسێک زیاتر هەوڵی ڕووخاندنی ئەو ئەزموونەیان داوە لەگەڵ بوونی ئەو حیزبانە لە هەرێمی کوردستان و لە بڕۆژ ئەوەی کوردستانیش ئەو ڕاستیە بۆ وێش دەگونجێ ئێمە دەبێت ئەو قەوارانە هەیە بپارێزین ئێمە دەبێت شەڕی گەندەڵی بکەین ئێمە دەبێت شەڕی ئەو هێزە سیاسیانە بکەین کە کوردستان بەرەو ئەو ئاقارە دەبن کە بێ داگیر بکرێت ڕێگەی داگیرکردن خۆش دەکەن بەڵام دەبێت شەڕیمانەوەی ئەو قەوارەیە بکەین ئەو قەوارەیە دەستکەوتی کوردە لە خەڵکی کوردستان ئەوە تێکەڵ بووە ڕۆشنبیری کورد باز دەکە کە چێ دێ بابێ حکم بکە بەڵام لەوانە ڕزگارمان بێ نەخێر ئێمە پێویستە لەوانە ڕزگارمان بێ لەبەرەوەی ئەوانە بوونە بەڵا بۆ کورد خۆشیان باش دەزانن یعنی یەکێک لە مەبدا فلسفیەکان یەکێک لە نووسەرەکان باسی ئەوە دەکات لە کاتێکە حاکمەکان خۆیان بیر دەکەن لە کاتێکە خەڵک بیر دەکاتەوە ئەوانە چۆن حکمی مە دەکەن حاکمەکان بیر دەکەنەوە ئەو خەڵکە چۆن بە حکمی مە ڕازی من دڵنیا مێژێتی و پارتی گەیشتنەوە ئەو قەناغی کە دەڵێن ئەو خەڵکە چۆن بە حکمی ئێمە ڕازین چونکە خۆشیان دەزانن شایانی حکمکردنی ئەو خەڵکەی نین ئێمە پێویستمان بەوە هەیە کە هێزێکی نوێ دروستکەین لە دەرەوەی وانە ئەو هێزە بنە چونکە ئەگەر بەتەمای چاکسازیبی کاکە تۆ تەماشاکە بەتەمای چاکسازی ناکرێ چاکسازی لە کاتێکات دەکرێ ئەگەر هاتوو بەشێکی کەم تووشی داڕمان و ڕووخاوی بەڵام کاتێک تۆ سیارەیەکت هەیە سیارەکە وای لێ دێ کە ئەگەر بێت و چاچی کێوە زەرەری زۆر زیاتر لەوەی کە تۆ سیارەیەکی نوێ بکڕی کورد گەیشتۆتە خۆناغێک پێویستە سیارەیەکی نوێ بکڕی پێویستە وەکو بازم کرد میکانیزمەکە بگۆڕێ میکانیزمی نوێ پێویستە لەسەر بنەمای فکری نوێ بێ یعنی دەبێت ئێمە واز لەوەی بینین کە بەڵێ هەمانە بڵێ من ئێستا لە زنجیرە وتارەکانە من پێم وایە لە بەشەکانی دادێ کار لەسەر نووسینەوەی ئەو بنەما فکریانە دەکەم ئێمە دەبێت جارێ بەر بۆ ئەوەی بنەمایەک دابڕێژی